بەڕێز ئەحمەد ئەقزیز بەڕێوەبەری پرۆگرام لە ڕێکخراوی کلااوسپیەکان سەبارەت بە خراپی ڕەوشی مرۆیی لە سووریا لە حەلەبەوە لەگەڵمانە. سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. سووریا تازە لە شەڕێکی درێژخایان ڕزگاری بوو، دۆخی ئەمنی و ئاسایش نییە. باشە خۆراک چۆنە؟ خۆراک هەیە لەوێ دەسەکەوێ بە ئاسانی؟ شكرا لكم للاستضافة. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە سلااو لە بینەرانی کوردستان 24 بوو. بەڵێ سووریا لە جەنگ ڕزگاری بوو، لە جەنگێکی گەورە ڕزگاری بوو، ماوەی زیاتر لە 14 ساڵ. ئەوە بارودۆخی سووریا بوو، بارودۆخی مرۆیی تا بڵێ بارودۆخێکی سەختە. ئێمە پێداویستی زۆرمان هەیە، بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشیە و ئەوەی جێگەی هیوایە کە ڕۆژ بە ڕۆژ باشتر دەبێت ئەوەیە کە دۆخی مرۆیی بەرەو باشی دەچێت، خەریکە ژیانی ئاسایی دەگەڕێتەوە حەلەب و حەمس و حەما و دیمەشق و پارێزگاکانی دیکەی سووریا. بەڵام ئەمە بە واتایە نایەت کە پێداویستی نییە لە بەرەوەی سووریا پێویستێکی زۆری بە کەلوپەلی خۆراک و گەرمکەرەوە و پێویستی بە بنیاددانەوە هەیە. خەڵکێکی زۆر هەیە ئاوارە بوون لە کەمپەکاندا دەژین، ئەمان پێویستیان بە گەڕانەوەیە بۆ نێو ماڵەکانی خۆیان، بۆ ناوچەکانی خۆیان لە دیمەنەکانی ئێوەش دەردەکەوێت کە حەلەب چ خانوویەکی وێرانی تێدایە و پێویستیمان بە چییە بۆ بنیاددانەوە. بۆیە ئێمە پێویستیمان زۆرە جگەلەوەش. چەندین ناوچەمان هەیە کە هەندێک تەقەمەنی تێداماوەتەوە نەتەقیونەتەوە، دەبنە ئەم تەقینەوانە دەبنە هۆکاری کوشتنی ڕۆژانەی خەڵک. بەڵام دەشێت ئەوە بڵێن بە شێوەی پلەبەندی ژیان لە حەلەب خەریکە ئاسایی بێتەوە، خەریکە نانەوەخانەکان. ئەحمەد، سووریا وێران بووە و بینا و باڵەخانە و ماڵ و حاڵی خەڵک و خۆی نەماوە. ژمارێکی زۆر ئاوەڕۆپانابەریش گەڕاونەتەوە سووریا. دۆخەکە ئامادەیە بۆ گەڕانەوەی ئاوەڕۆپانابەرانە و ئاوەڕۆپانابەری زیاتریش کە ڕۆژئاوا چاوەڕێیەکە بگەڕێنەوە و وڵاتانی کە پەنابەری زۆری تایە. ینی دۆخەکەی ئێستا دۆخی ئێستای سووریا گونجاو بۆ گەڕانەوەی و هەموو ئاوەڕۆپانابەرە؟ ڕاستیەکەی بارودۆخەکە باش نییە بۆ گەڕانەوەیان، بۆ ئەوەی بەڕێژکاوی قسە بکەین. بارودۆخ باش نییە چونکە پێداویستی زۆرە. لە ڕووی ژێرخانەوە ئێمە گەلێک شتمان پێویستە لە بابەتی سەرەتایی لە سەرەتایەوە بیگرێت تا دووبارە نۆژەنکردنەوەی خانوبەرەی بەشێک لە پارێزگاکان و ئەو تەقەمەنیانەی کە پێویستیان بە ڕاماڵین هەیە و گەلێک بازار هەن کە دووبارە پێویستیان بە بنیاددانەوە و نۆژەنکردنەوەی پێویستمان بە دەستەبەرکردن و دابینکردنی هەلیکارە. بۆیە ئێمە هیوا دەخوازیین ئاوارەکان بگەڕێنەوە سووریا، بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان پەنابەرەکان بە هەمان شێوە. بەڵام بە گوێرەی هەڵسەنگاندنەکانی ئێمە و بە گوێرەی ئەوەی کە ڕۆژانە دەیبینین بارودۆخ هێشتا گونجاو نییە بۆ ئەوەی کە پەنابەر و ئاوارەکان بە شێوەیەکی خۆویستانە بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. پێویستە وڵاتانی دراوسێ کۆمەلگەی نێودەوڵەتی پشتیوانی سووریا بکەن لە ڕووی هاریکاری گەشەپێدان و هاریکاری مرۆیی بۆ ئەوەی بارودۆخ لە بار و گونجاو بێت تا پەنابەر و ئاوارەکان بگەڕێنەوە. بەڵام بارودۆخ ئێستا زۆر بەڕاشکاوی دەڵێم بارودۆخێکی گونجاو نییە، بارودۆخێکی لەبار نییە، نە لە ڕووی خزمەتگوزاری، نە لە ڕووی پەروەردە و فێرکردن و تەندروستی. شتی زۆرمان پێویستە. زۆر نەخۆشخانە هەن کە بە تەواوی وێران بوون. جگەلەوە بڕێکی زۆری لە قوتابخانەکان بە یەکجاری تەختی زەوی کراون. بۆیە کاتێک باسی گەڕانەوەی ئاوارە و پەنابەرەکان دەکەین دەبێت باسی قوتابخانە بکەین، دەبێت باسی نەخۆشخانە بکەین، دەبێت باسی ناوەندەکانی تەندروستی، بنکەکان، بازاڕەکان، نانەواخانەکان، هەرچی پێویستە بۆ ژیان. بەڵێ ئێستا ڕۆژانە بەرەو پێشچوونمان هەیە، بەڵام زۆر بە کورتی بارودۆخ ئێستا گونجاو نییە لەبەر ئەوەی ئاوارەکان ناتوان بۆ بارودۆخ بگەڕێنەوە. زۆر باش کاک ئەحمەد، ڕەوشی زیندانی کراوان چۆنە؟ ئەبێت ئەمانە چۆن مامەڵەیان لەگەڵا بکرێ؟ هەر زیندانەکە بینین لە زیندان ئازاد دەکرێ و ئەچێتەوە ینی لای کەسوکاری خۆی و بەشێک لەو زیندانیانە چارنووسیان دیار نییە و بەشێکیان کوژراون هەر کەس نازانێت لەکوێن. ئەمانە چۆنە بێ مامەڵەیان لەگەڵا بکرێ و ئەبێت چی بکرێ بۆ ئەمە؟
ڕاستەکەی ئەم چینە ئازاد کراوان ئەو چینەی کۆمەلگا سیستەمێکی زۆر گەورەیان لێکراوە دەبێتەوەمە لەبەر چاو بێت ئەمانە لە زۆر بێبەش کران سیستەمێکی زۆر گەورەیان لێکراوەی ئێمە ئێستا دەیکەین ئەوەیە کە چاودێری دۆخی تەندروستی زیندانی کراوان بکەین جگە لەمەش دەبێت لە ڕووی دەرونیەوە چاودێری بکرێن و هاریکاریان پێشکەش بکرێت چەندین پرۆگرام هەیە کە ئێستا جێبەجێ دەکەم پرۆگرامی پشتیوانی دەرونین بۆ ئەوەی چاودێری وا سەرپەرشتی دەستگیرکراوە بکەین لەبەرەوەی ئەمانە ساڵانێکی زۆر بە شێوە زۆرها شێواز سزا دراون و ئەشکەنجە دراون و دەرمانیان لەسەر تاخراوەتەوە زۆریان بۆیە پێویستیان بە بەرنامەی خزمەت گوزاریە کەسانی زیندانی کراو پێویستیان بەوێ بە لە هەموو شتێک لە خانەوادەکانیان نزیک بن و دەبێت جارێکی دیکە تێکەڵ بە کۆمەلگا بکرێنەوە دەبێت ببن بە بەشێکی بە بەرهەمی کۆمەلگە و بەشێکی ئەرێنی جگەلەوەش پێویستە هەلی کاریان بۆ دابین بکرێ بەڕاشکاوی بێڵین ئەو بابەتی زیندانیەکان تەنیا 2 هەفتەیە زیندانیەکان ئازاد کراون کاری زۆرمان لە بەردەمە بۆەوەی بکەین بەڵام من هاوڕام لەگەڵ ئەوەی کە کارێکی لە پێشینەی ئێمە مامەڵەکردنە لەگەڵ زیندانی کران ئەوەیە کە هاریکاریان بکەین لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی دەرونیەوە لەبەرەوەی ئەمانە ساڵانێکی زۆر لە زیندانەکان بوون سیستەمێکی گەورەیان لێکراوە و ساڵانێکی زۆر لە بێبەشیدا ژیاون لە نێو زیندانەکان. زۆر باشە کاک ئەحمەد کۆمەک و هاوکاری نێودەوڵەتی ئێستا چۆنە بەپێی پێداویستی خەڵکە چونکە زۆرێک لەو پەنابەران لەژێر چادران ینی ئەوان هیچ جۆرە خزمەت گوزارێکیان نیە ئاسی خزمەت گوزارەکان لەژێر چادرەکانە سفرە ینی کۆمەک و هاوکاریەکان چۆنە بۆ داهاتوو چۆنە بێ ینی بەپێی بەڵێنی هاوکاری نێودەوڵەتی بە هیچ شێوەیەک بەشی خەڵک ناکەن هاوکاریەکان ئەو هاوکاریانەی هەن زۆر لەوە کەمترن کە داوا دەکرێت و لەوەش کە چاوەڕوان دەکرێت بەڕاستی پارەدارکردنی مرۆیی و هاریکاری مرۆیی تەنانەت بەر لەوەی کە لە 27 نۆڤێمبەر ڕوویدا تەنیا 30 پێداویستەکانی سووریا بوو بۆیە لە ڕووی هاوکاریەوە لە ڕووی هاوکاری مرۆییەوە بارودۆخ زۆر خراپە هاوکاریەکان زۆر کەمن و بەڕەچاوکردنی ئەو هەموو هێرش و بردومانە و دەیان لێکەوتە و پێداویستی دیکەش هاریکاریەکان ئەوەندەی دیکە کەمن لەبەرەوەی کۆمەلگەی سووری پێویستی بە هاوکاریەکی گەورە هەیە ئەو هاوکاریانی ئێستا بەدەست ئێمە دەگەن کەمە و بەشیش ناکات ئەوەی بینیومانە تاکو ئێستا زۆرێک لە با بڵێن هێواشی لە وەڵامدانەوە هەیە لەلایەن کۆمەلگەی نێودەوڵەتی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە پاساوی ئەوەی کە سەقامگیری سیاسی لە ناوچەکەدا گونجاو نییە و ئێمە داوای دەکەین وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مرۆیی پێویستە لە پێداویستە مرۆییەکان بڕوان بارودۆخی سیاسی لە ناوچەکە هەرچی بێت هەندێک پێداویستی خەڵک هەیە چاوەڕێ هیچ شتێک ناکات بەڕاستی هەندێک پێداویستی هەیە پێداویستی ژانی ڕۆژانەیە دەبێت هەرچی زۆر چارەسەر بکرێن بابەتی خۆراک بەر لە هەموو شتێک بابەتی زستان ئێمە ئێستا وەکو دەزان لە وەرزی زستان داین زستانێکی زۆر ساردیشە چەندین منداڵ هەن کە پێویستیان بە هاوکاریە جاچە هاوکاری جلوبەرێک بێت گەرمکەرەوە بێت هەر شتێکی دیکە بێت ئێمە پێویستمان بە پشتیوانی ئابووریە ئێمە هیواخوازین سووریا هەنگاو بنێت بەرەو پێشکەوتن و باشتربوون وەکو ڕێکخراوە ناحکومیەکانەوە هیوای ئێمێ بەڵام پێویستمان بەوەیە کە پشتیوانی دارایی بکرێت پشتیوانی ئابووری بکرێت کاک ئەحمەد شاندی ئەمریکی باربارەلیف لەگەڵەوە کۆ بۆ باسی چیتان کرد لە باری هاوکاری مرۆییەکان باری دۆخی مرۆیی بە تەواوەتی لە سووریایە چیتان باس کرد ئەوان چیان پێوتن ڕاستیەکەی ئێمە گەلی ئەمریکا و ئەمریکا گەورەترین پشتیوانیکاری کەرتی خزمەتگوزاری و مرۆییە و کەرتی گەشەپێدانی سووریە بە هەمان شێوە ڕاستیەکەی ئەمڕۆ دیدارێکی پتەوکردنی هاوکاری بوو و دیداری پتەوکردنی وەستان بوو لە پاڵگەلی سووریا لە قۆناغی ئێستادا پتەوکردنی دیموکراسیەت و ئازادی و مافی پێکاتەکان و پتەوکردنی پەیوەندی لە دابینکردنی پێداویستی بەپەلا
چەندین بابەتی دیکە هەبوون کە بەڕاستی ئێمە هەمیشە هیوامان خواستووە کە کۆمەلگەی نێودەوڵەتی پشتیوانی بگرێ ئازادی بەر لە هەموو شتێک کاریگەری کۆمەلگا کارلێککردنی لەگەڵ کەرتەکانی دیکە ئێمە دەشزانین کە ئەمریکا لە گرنگترین پشتیوانیکارانی کەرتی مرۆیە بۆیە هەماهەنگیکردن لەگەڵ لایەنەکانی دیکە و ناردنی پەیامی ئەرخەیانی بەوەی کە بارودۆخی سووریا پێویستی بە پشتیوانیە پێویستی بە پشتیوانی کۆمەلگەی نێودەوڵەتیە کۆمەلگەی نێودەوڵەتی لە ئامادەسازی تەواودایە و سەقامگیرە و توانای ئەوەشی هەیە کە بزانێت هەڵسەنگاتر بۆ پێداویستەکان بکات بۆیە ئێمە هیواخوازین ئەم سەردانە کاریگەری زۆر ئەرێنی هەبێت بۆ ئەوەی دوزار ببنەوەکاری بەردەستکردنی پێداویستی بۆ واقعی سووریا. بەڕێز ئەحمەد ئەقسس بەڕێوەبەری پرۆگرام لە ڕێکخراوی کڵاوسپیەکان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان لەگەڵمان بوون.